لەگەڵ مابن ئێستا بە وردەکاری باسی ئەم گۆڕانکاریانەکەین لەگەڵ میوانەکانم کە هەریەک لە بەڕێز یادگار سدیق لێرە میوانە یادگار بەخێر هاتی زۆر سپاس بەخێر بن زۆر سپاس پێم خۆش یەکسەر لەوە دەست پێ بکەین لە ئەو بابەتانی کە گۆڕانکاری لە بازاڕە دروستەکە و کاریگەریەکان بە تەواتی لەسەر دینار چۆنە بێ و مامەڵاکەین تا بزانین بەهای دیناری عێراقی بە تایبەت بەرامبەر بە دۆلار کە ئێستا گەیشتۆتە بەرزترین ئاستی 2 ساڵی ڕابردوو بەهای دینار لەگەڵ سزادانی بانکە ناوخۆیەکانی عێراق و دەستپێکردنی سەکۆی ئەلکترۆنی و فراوانبوونی ئاڵۆزی گروپە چەکدارەکانی عێراق بەهاکەی گەیشتە 177,000 دینار بەڵام دوای چاکسازی و کەمبوونەوەی چالاکی گروپە چەکدارەکان و زیادبوونی ئاستی پشتبەستنی هاوڵاتیان با کارتە بانکیەکان ئەمە وای کرد بەهای دینار جارێکی دیکە بگەڕێتەوە بەرزترین ئاستی 2 ساڵی ڕابردوو ئەمڕۆژ $100 بەرامبەر بوو بە 140,000 دینار و 140,900 دینار وەکو لە پێشتریش داوتومانە ئەم هۆکارانە هەن بۆ بەهێزی دینار زیادبوونی ژمارەی کارتە بانکیەکان واتە زیادبوونی دینار لە بانکەکان و کەمبوونەوەی دینار لە بازار دووربوونی عێراق لە ئاڵۆزیەکان نەمانی کاریگەری بانکە سزادراوەکان و چەندین هۆکاری دیکەشان بەڵام گرنگترینیان ئەمانە بوون. جگە لە دینار لە هەرێمی کوردستان و لە بازارەکانی ناوخۆ مامەڵا بە تومەنی ئێرانیش دەکرێت. بەهای تومەنی ئێران لە ڕابردوو چەندین جار بەهاکەی گۆڕانکاری بەسەرا هاتووە. بەهۆی هۆکارە ئابووری و سیاسیەکانی ناوچەکەوە بووە. بەڵام لە دوایین گۆڕانکاری ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەهۆی پێکدادانەکانی ئیسرائیل و ئێران بەهای ئەو دراوە دابەزینی بەخۆیەوە بینی. هاوکات بەهای تومەن لە ژێر 2 ڕەهەندا بەهاکەی دیاریەکرێت. فشارە سیاسیەکان لێکەوتە ئابوووریەکان. لە ئێستا بەهای تومەن لە ژێر کاریگەری سزاکان و لێکەوتەی سزا ئابوووریەکان و فشارە سیاسیەکانایەوە نەیتوانیەوە پێگەی خۆی بە سەقامگیری بێڵێتەوە. بۆیە بەردەوام بەهای تومەن لە بەردەم گۆڕانکاریە و بە گوێرەی نرخی بازار و داتاکانی بۆرسەی تارانیش لە ماوەی ئەم ساڵا بەهای تومەن لە نێوان 12 ملیۆن و 7 ملیۆن داماوەتەوە. وغلط ناوەکە جا ئێستا ئێمە بە وردەکاری قسە لەسەر مامەڵەکان ئەکەین لە ناو بازاری ناوخۆدا بە دینار و هۆکاری جێگیربوونی دینار بەرامبەر بە دۆلاریش لەم ئاستەیە و داهاتووی دیناریش بەکوێگات. بۆیە وەکو لە سەرەتاشەوە ئاماژەم پێکرد هەریەک لەو بەڕێزانە شارەزای بازارەکەن و شارەزای ئابوورین بەگشتی. سەرەتا لە بەڕێز ڕەسوول حاج عومەر دەست پێکەم کە بەڕێزان سەرۆکی کۆمەڵی هاوردە و هەناردەکاران لە هەولێر بەڕێز ڕەسوولەم کاتت بەخێر هاتی. یاخود با بڵێن ئەو کاری کە ئێوەیکەن بە تایبەت کۆمەڵەکەتان ڕۆژانە بە بەردەوامی پێویستان بۆیە کە بازرگانان و هاوردەکاران دیناریان هەبێت و دۆلار بەدەستبێنن بۆ مامەڵانەیەکەن. جا ئەمە پێم بڵی لە سەرەتای دۆخەکەەوە بە تایبەت کە دینار زۆر بەرز بۆ ئەو کاتە ببورن زۆر دابەزی بەرامبەر بە دۆلار. هەتا ئێستا ئەو گۆڕانکاریە چ کاریگەریەکیە بۆ لەسەر بازاڕی ئێوە؟ بەڵێ سەرەتا زۆر سوپاسان دەکەین. ئێمە وەکو یەکێتی هاوردە و ناردەکاران لە ئاستی بازرگانی هاوردەکاران دەتوانین بڵێن هەموو بازرگانانی ئێمە بە کار و چالاکیێکی تند و تۆڵانە توانی ویانە کار و چالاکیەکانی خۆیان ئەنجام بدەن بتوانن کاڵاکان لە دەرەوەی وڵاتەوە بێن نە هەرێمی کوردستان و بە پێچەوانەشەوە لە ناو هەرێمی کوردستان ئەو کاڵانە کە بەرهەم دەهێنرێن ڕەوانەی دەرەوەی وڵات بکرێن. لەو ئاسەی بەرزونزمی بەهای دۆلار یاخود ئیستقراریەتی دیناری عراقی ئەوە دەگەڕێتەوە بۆ چەند هۆکارێک جگە لە هۆکارەکە دەرەکیەکانی کە لە ڕووی سیاسی ناودەوڵەتیەوە
تەسیراتی خۆی لە دەبێتەوە کارێکی ئەساسی لەسەر بەهای دۆلار بۆ بەرز و نزمی بەهای دۆلار لە ناوخۆی هەرێمی کوردستانیشدا ئەوە ڕنگدانەوەیەکی دەبێتن بەڵام بانقی مرکزی عراقی بە هۆی پێدانی منەسەوە بە کۆمپانیایەکانی عراق و لە هەرێمی کوردستانیش کە بەشێکە لەو کۆمپانیەکانی هەرێمی کوردستانیش دەتوانێت بەشێک بێ لەو کۆمپانیانە تواندراوە لە ڕێگای منەسەوە پارەکانی خۆیان حواڵە بکەن بۆ دەرەوەی وڵات کە بە 132 باش ئێستا بازرگانان نتوانن بەبێ کێشە دەستیان بەو دۆلارە بگات کە بە نرخی فەرمی بانکی مرکزیە خۆی لە ڕابردوودا زۆرێک لە کۆمپانیەکانی ئێمە ناتێگەیشتنێک هەبوو لە ئاستی کردنەوەی ژمارە حساوی بانکی یاخود دەتوانم بڵێم ئەسڵن شارەزاییەکیان نەبووە لە ئاستیکردنەوەی هەژماری بانکی بەڵام لە ئێستادا دەتوانین لەو 1-2 ساڵەی داهاتوودا تواندراوە کە ڕێژەیەکی زۆری کۆمپانیەکانی ئێمە لەو منەسەیەدا بەشداری بکەن و سەرەڕای هەموو ئەو گیر و گرفتانەی کە دروست کرابوو بۆ کۆمپانیا ناوخۆیەکانی هەرێمی کوردستان باوکمی تەزدیلکردنی لە مسەجلکردنی کۆمپانیەکانیان لە بەغدا کە بە جۆرا جۆر نەدەتواندرا ئەو کۆمپانیانە تەزجیل بکرێت هەندێک لەو گیر و گرفتانەوە بوو کە ناوی کۆمپانیای ئەگەر ئەزنەبی بووە تا ئێستاش ناتوانێت ئەو خاوەن کۆمپانیاکەی مسەجلکات دەبێت ناوەکەی بگۆڕێ بۆ ناوێکی ناوخۆیی کوردی بێ یاخود عەرەبی بێ اینجا دەتوانێت ئەمە لە ڕابردوودا بەڵام لە ئێستادا دەتوانین بڵێن ڕێژەیەکی باشی کۆمپانیایەکانی ناوخۆ یاخود کارخانەکانی ناوخۆشمان توانیویانە ئەو ڕێگریانە ببڕن بتوانن لە منەسەدا بەشداری بکەن و تێدا سوودمەند ببن. زۆر باشە هەڵبەت بەڕێز حەیران سەرزێڕیش لە دهۆکەوە لەگەڵمانە بێت کە بابزانین ئێستا لە ناو بازاڕەکانی دهۆک کە بەڕێزیانوەکو سندیکای ئەندامی سندیکای ئاڵوگۆڕی دراون بەڕێز حەیران ئەم کاتت باش سڵاوت لێبێت ئێستا بەهای دینار بەرامبەر بە دۆلار چەنە لە بازاڕەکانی دهۆک؟ پێشەکی بخێر بێن هەلبەت ئەڤروکیا کوت بێژن بەهای دۆلاری بازارێ دهۆکێ 141 و 100 حتى 141 و 200 کرین و فروتن پێ تێتەکردنێ ئاڵوگۆڕی دهۆکێت کرین و فروتن بەلێ باشە بەڕێز حەیران هەنێک جار نرخی فرۆشتن و کڕین زۆر جیاوازە زۆر دوورەکەوێتەوە لە یەک ئەمە هۆکارەکەی چییە؟ بخۆ سعرا مرکزی 143 و 200 لێ اجدر ویسیکه البازار دی بازار حر قد بجم 144 و 100 فرقی یک مزن هیا لی هندک اگرید هیکو دلار قد بجن دابزی مسی اگرید رئیسیت هی ایک شوانا برینی که حکمت قد بجن ریک ندا هر کسی که بچید پاره داخلی بانک قیب کتن تبیا 100 میلیون حتی 120 میلیون ویوتر لیوی گاوی تاجری بچیک جیشید بچیتن پاره داخلی بانک قیب کتن حتی 45 میلیون و 5 میلیون جیشیتن شول خوب بکت اگر که دیه هیا سرکی دینارش بانکت عراق در ناکویتن چه شیوه که دینار در ناکویت که بیتت بازاری دا آلوگور پیچه که یعنی دلار به گرام ببیتن چون کش بلی اکد بین راتبت حکمت مرکزی نراتبه که منطقه هرمی هاتیه نه کد بیجن مقاوله ما حتی نکه عراق پارخونه ورگتیه و بزانم اول ساله که 2 ساله بوریجی هشته هندک مقاوله شولی خوشی خلاص کری پارش بانقی ندر کتیه بشته یا سیجی باوری بچه که السیکه دا یا کم بوی يعني السيكه دا چا باری کم بوه باشا کاک حیران لەماوەی 12 ڕۆژی پێش ئێستا بە تایبەت کە شەڕی نێوان ئیسرائیل و ئێران دەستی پێکرد سەرەتای شەڕەکە بوو گۆڕانکاریەک لە بەهای دینار بەرامبەر بە دۆلارە دروست بوو کە جیاوازیەک بوو لە نێوان کڕین و فرۆشتنە گەیشتە 10,000 دینار یعنی نووسرا بوو بە 40 ئەی کڕن بە 50 ئەی فرۆشتنەوە ئەو هەموو جیاوازیە بووە بارب که او دروج بهم ودانه الدفمه و الهولير الهمي عردا روجا جمعه و شنبيه اتوي روجا دا كتت وسعر دا هكال شيكي كرينو فروتن نمركه فرقي نينا بس لي
روجا بهنفدانه بو عالمك البازاري نبو كيف اخو تعامل قلت هاتا كرنه اجدر في بازاري اوجي كميت كيم تنا كرينو فروت نبع سبالي بدفاتره بدفتر الدولاري قال دو ورقه سه ورقه اقدام محتاج بيتن بچيت فروت خلکی جی نزانی کادی چلیتن آیا دیگه چه نتیجه لپشتی بازار و بوی رجا اکشن به جار کادی بازار هات و قاره و استقرار کتت چی کدا باشه که حیران جوازی کرین و فروشتن برکی چنگ بد اساییه والله ایک نمره بیتن ایک نمره یعنی رقمک بیتن نفسی کدا رقمک جی عموله مکتبه یا بیجنی عموله مکتبه او جی رقمکی بخورات کن یعنی بصادو چلو ایکاب کرین صادو چلو ایکو دو صدا سی صدا فروشین یعنی با 100 دلار حتی 1000 دینار بیت اساییه اگر 100 دلار 1000 دینار بیتن یعنی بجد دفترک 10000 دیناره 10000 دینار زیادتر نی نفر قیاوت یعنی نابد لو زیادتر گله کندک جارات بیت 20000 دینار باشه اساییه زیادتر هم کس نکریتن چون که یک دفتر 10000 دلار يعني نابينا كرين وفروتنا دا دي بيتا 20000 دينار چونكو بصادو 41 بكرين 41 و 200 فروشي اول تشتكي اسايا هيك مشكله نيا باشا لقل ما بما نرى كاك حيران بردوام بين لسر باس كردني بابتك كاك يادگار او ريكاراني كا للاين بانكي ناونديه و خرايا رو و جيبجيكرا تا چن كاريگري هبو لسر خستني بهاي دينار برابر بدولار دەستی کاک ڕسوول و کاک حەیران خۆش بێ بە شێوازێکی گشتی بازاڕەکان هۆکارەکانی ئەم دوایان ڕوون کردەوە ئەوەی کە هەیە بانکی ناوەندی لە دوای ساڵی 2022 2023 کە سەکوی ئەلکترۆنی بۆ پێدانی دۆلار بۆ بازرگانی دەرەکی و پارەدارکردنی بازرگانی دەرەکی ڕاگەیاندرا وەکو کاک ڕسوولی ژاماژەی بۆ کرد سەرەتا بازرگان زۆر شارەزای لە سەکویەکە نەبوو بۆیە ناوجێگیریەکی زۆر لە بەهای دۆلار بەرامبەر با دینار لە بازاڕەکاندا دروست بوو چۆکە بازرگان نەی دەتوانی دەستی بگا بەو دۆلارەی کە بۆ بازرگانی دەرەکی بتوانێت بازرگانی دەرەکی پارەدارکە بەڵام لە سەرەتای ئەم ساڵەوە قۆناغەکە بە تەواوەتی گۆڕاوە بازرگان چیتر پێویست نییە بچێتە بانکی ناوەندی داوای دۆلار بکە بەڵکو دەتوانێت لە بانکە تایبەتەکانەوە لە بۆنێت بازرگانێک لە هەولێر دەتوانێت لە بانکە تایبەتەکان کە ڕێگە پێدراون لە بانکی ناوەندی عێراقەوە داوای دۆلار کە ڕاستەوخۆ بانکە تایبەتەکانی عێراق کە لە هەرێمی کوردستان یاخود بانکە تایبەتەکان هەرێمی کوردستان ڕاستەوخۆ دەتوانن لەگەڵ بانکە پەیوەندیدارەکان لە سیتی بانکە جی پی مۆرگان ڕاستەوخۆ دەتوانن داوای پارەکە بکەن بۆی کەەوە بازرگانی دەرەکی پێوە پارەدارکردن و دەستیان بە دۆلار کەواتە هیچ پێویست بە بانکی ناوەندی ناکات لەم ڕێکارەیە سەرکەوتوو بوو بانکی ناوەندی ئێستا بەگشتی ڕۆژانە هەرچەندە داتاکان بڵاو ناکرێتەوە بەڵام ئەوەی کەەوە بە گوێری زانیاریەکان زیاتر لە 300 میلیۆن دلار بە شێوەی حواڵە و کاش هەم دەدرێتە گەشتیاری هەم دەدرێتە بازرگانان ئەمە بەشێکی سەرەکی هۆکاری هەرە سەرەکی دابەزینی دۆلارە بەرامبەر بە دینار واتە ئەمە ڕۆلی هەبووە کاگیادگار لەگەڵ ئەم ڕێکارانەشدا هێشتا جیاوازی نرخی فەرمی لەگەڵ ئەوەی کە لە بازاڕە هەیە هەر 10000 دینارێک ئەبێت ئەمە لەبەر چییە؟ ئەگەر لە ساڵی 2004ەوە کاتێک سیستەمی نوێی بانکی و دارایی لە عێراق دامەزراواتە یاسای نوێ بۆ بانکی ناوەندی دامەزرا بەهای دلار بە 150,000 بگرە بۆ 170,000 دیناریش بوو دوای 2 ساڵ دوای 3 ساڵ لەگەڵ خۆڕێخستنی یاساکان و ڕاهاتنی ئابووری عێراق لەگەڵ دۆخەنوێیەکە وای کرد بەهای دلار لە ماوەی 2 ساڵدا بۆ 132,000 دینار دابەزێ دواتر لە ماوەی 2 ساڵی دواتر بۆ 118,000 و 120,000 ڕۆی دابەزین کرد ئەمە پێمان دەڵێ ئەم دۆخە خەریکە دووبارە دەبێتەوە دۆلار مێژی خۆی دووبارە دەکاتەوە ئەگەری زۆرە لە ماوەی چەماگی داهاتوودا ئێمە ببینین دۆلار بۆ ئاسەکانی 135 بۆ 136,000 دابەزێ بۆچی بۆ ئەوەی کە پارەدارکردنی بازرگانی دەرەکی عێراق ئەمڕۆ هیچ کێشەیەکی نییە دۆلار کە گەشتیار داوای دۆلار دەکات دۆلاری پێ دەدرێت نەخۆش کە داوای پارە دەکات دۆلار دەکات بۆی کە لە بۆ چارەسەرەکەی لە دەرەوە پارە بدات هەم دیسان دۆلاری پێ دەدرێت ئەمە کاریگەری هەبووە جگە لەمەش تەنها دۆلار بە دۆلاری ئەمریکی بازرگانی دەرەکی عێراق ئێستا پارەدار ناکرێت ئێستا درهەمی ئیماراتی هەیە یوانی چینی هەیە دەتوانێت بۆ بازرگانی لەگەڵ چین کە ساڵانە 55 ملیار سەروی 50
ملیار دلار دەتوانێت بە یوانی چینی پارەکە بگرێت. باشە دەست خۆش کاک ڕسوڵ کاک یادگار ئاماژەی بۆ کرد کە ئێستا بازرگان دەستی ڕادەگات بە دینار بە دۆلاریان ئەوانەی بە تایبەت بە من ئەمە بزانم ئەو بازرگانانەی کە لە ئێرانەوە کاڵاهێن ئەوان ئەو مامەڵەی کە پێویستیانە بە چ پارەیەک پارەدارێک یاخود دەستیان پێدات خۆی پارەی فەرمی ئەو پارەیە کە لە ڕێگای بانقی مرکزی عراقیەوە لە ناوخۆی هەرێمی کوردستانش لە ڕێگای بانقەکانی کە ڕێپێدراون بۆ مەسایلە وەردەگیرێ ناتوانرێ ئەو حواڵانە لە ڕێگای بۆ هەموو وڵاتان ئەنجام بدرێ یەکێک لە وڵاتانە ئێرانە کە ناتوانێت لە ڕێگای بانقیەوە حواڵاتی بۆ بکرێ رووسیا سووریا بۆ لە ڕابردوودا ئەوانە ناتوانرێت بە هیچ شێوازێک لە ڕێگای بانقیەوە حواڵاتیان بۆ ئەنجام بدرێت بەڵکو ئەو حواڵانەی کە یاخود ئەو معاملانەی کە لەگەڵ ئێراندا ئەنجام دەدرێت و ئەو کاڵانەی کە دێیان بە شێوازێک لە ڕێگای کاڵا گۆڕینەوەی خۆیاندا هەندێکی تمەنی هەیە لە ئێران و هەندێکی دۆلاری هەیە لێرە بەو بە شێوازی حواڵەیەکی دەستی دەگۆڕدرێتەوە و دەتوانرێت کاڵاکانی خۆیان وەربگرن بەڵام مەسن بازرگانان ئێمە لەگەڵ وڵاتانی کە بە شێوازێکی تر معاملە دەکرێت کە لە ڕێگای بانقەکان و حواڵەکانیان ئەنجام دەدەن لەو حاڵەتەشدا تەڵەبی دینار باشە لەگەڵ تورکیا ئەو مامەڵەی ڕێکخراوە لەگەڵ تورکیا دەتوانرێت لە ڕێگای منەسەی بانقیەوە حواڵەکان ئەنجام بدرێتن لەگەڵ سینە لەگەڵ زۆربەی وڵاتان دەتوانرێت لە ڕێگای منەسەوە ئیش و کار و چالاکیەکانی خۆیان ئەنجامدەن لە ڕێگای بانقەوە حواڵەکانی باشە لەگەڵ وڵاتانەی کە ئاماژەت پێکرد ناتوانن بە ئاسانی حواڵەکانی خۆیان بکەن و لە ڕێگەی بانکەوە بێ ئەمانە گرفتی دروست کردووە یاخود بەو شێوەیە باشتر بووە یان نەبووتە هۆیەوەی کە بازرگان پەکی بکەوێت بۆی کە لە کاتی خۆیان کاڵاکەی بەدەست بگات و مامەڵەکەی بکات خۆی ئەوە گرفتە دروست دەبێتن ئەگەر نەتواندرێت لە ڕێگای بانقیەوە حواڵەکانی خۆی ئەنجام بدات چون ئەگەر لە ڕێگای بانقیەوە ئەنجامی دەدا تەبعاً لە ڕێگای دۆلاری بازاڕی ڕەشەوە دەتوانرێت کار و چالاکیەکانی خۆی بکات لەوەشدا کەواتە دۆلار بە نرخێکی زیاتر دەبێت دەستی بکەوێت بە نرخێکی فەرمی نییە کە بە 132 لە ڕێگای بانکەکانەوە ئەنجام دەدرێت لە ئێستادا دەتوانین بڵێن 9,000 دینار بۆ 10,000 دینار بۆ هەر 100 دلارێک فەرقی هەیە ئەوەش ڕێژەیەکی زۆرە دەتوانین بڵێن بە ڕێژەی 170 کاڵاکان گرانتر ڕادەوەستێ لەسەر هاوڵاتی ئێمە و لەسەر بازرگانەکەش کە دێنێتە ناو خۆی هەرێمی کوردستان و عراقیشەوە ئەو سەتاعوتە دەتوانین بڵێن بۆ هاوڵاتی ئێمە گرانتر دەوەستێ ئەگەر بتوانین لە ڕێگای بانقەوە بۆ وڵاتی ئێران و یاخود رووسیا یان سووریا هەموو ئەو وڵاتانەی کە ناتوانرێت بۆیان ئەنجام بدرێ بتواندرێ ئەنجام بدرێ ئەوەشیان دەتوانین بڵێن بە نسبەیەکی زۆر باش کاڵاکان هەرزانتر دەکەونە دەستی هاوڵاتیانی خۆمانەوە باشە ئەگەرەوە ئەنجام بدرێت یادگار پێ دوایە بەهای دینار زیاتر بەرزەبێتەوە ئەگەر ئەوەی کەوا هەیە ئێستا پارەدارکردنی حواڵەی دەرەکی بێگومان کاریگەری دەبێت و ئەو دۆخی کە ئێستا شەیە لە نێوان دانوستانەکانی ئەمریکا و ئێران ئەمە بازرگانێکی زۆرمان لەگەڵ ئێران هەیە ئەگەر بێت و ئەم بازرگانیە وەسزاکان لەسەر ئێراندا تا ڕادەیەک سوک بکرێن بێگومان ئەمە کاریگەری لەسەر بازاری دراو دەبێت و ئەگەری هەیە ینی بەشدارێکی باش بکات لە دابەزینی بەهای دۆلار و بازرگان چیتر ناچار نەبێت لەوەی کە بۆ پارەدارکردنی بازرگانێکی لەگەڵ ئێران ناچار بێ بگەڕێتەوە بۆ بازاری ئازاد و لەمە دەستی بکەوێت بەڵام یەک شت کە حەیرانی ژاماژی بۆ کرد جیاوازی ئەو کڕین و فرۆشتنەی کەوا لە نێو بازارەکاندا زۆرجار دروست دەبێت ئێمە لە ڕۆژی 12 مانگ و 13 مانگ بینیمان هەندێک شوێن تا 10,000 جیاوازەکەی دانابوو کە ئەمە بێگومان ئابووری عێراق یاخود بڵێن سیستەمی بانکی لە عێراق بە سیستەمی ئاڵوگۆڕی جێگرد دانراوە نابێت سیستەمەکە ڕێگە بەوە نادات کە خواست و خسرۆڕووی هێندە وا بکات جیاوازەکە ئەوەی کە هەیە زۆردا ترس لە نێو بازارەکاندا دروست دەبێت کە بازرگانەکە ناچار دەبێت یاخود نووسنگەکە ناچار دەبێت جیاوازەکە بەرز بکاتەوە وەکو ئێستا ئەوەی کە دەردەکەوێت ئەمە نرخی یەکێکە لە نووسنگەکانی ئاڵوگۆڕی دراو دەبێت بەم شێوازە کە ڕاستە خۆی ناجێگیری بێت لە هەموو لە بازارە دارایەکانیشدا ئاساییەکە بۆ 1000 دیناری بەرز بێتەوە واتە کاتێک ناجێگیری هەیەتر سێ لە نێو بازارەکاندا قەباری مامەڵەکان کەمتر دەبێتەوە بازرگان دەترسێت کە هەرچی زووترە دەستیان بە دینار ڕابگات و دینارێکی زیاتر پێویست خەڵک بۆی کە ترسی لەوە هەبوو کە عێراق خۆی بخزێنێتە نێو ئەو دۆخی کە هەبوو لە نێو جەنگەکە
دۆلار زیاتر بەرز بێتەوە هەندێک کەس دۆلاری کڕیەوە بە 150,000 دینار لە دۆخی کە شەڕی نێوان ئیسرائیل و ئێران بوو کەچی دۆلار 150,000 دیناری نەبینیوە لە بازاڕەکاندا کەواتە با بزانین لە کاک حەیران پرسین کاک حەیران ئێستا کێن ئەوانەی کە دۆلارە کڕن لە بازاردا کێن ئەوانەی کە یانەوێت قازانج بکەن ئایا مامەڵەکارن خەڵکی ئاسایین یاخود بازرگانی گەورەن بۆ هاوردەکردن ئەیکڕن ئەمە چۆنە زۆربەی ئەو خەلکێت هێتە سیکێدا دۆلاریت کڕیتن خەلکێ مام ناوەندیە بازرگان خۆ کەس دۆلاری سیکێ ناکڕیتن کەسێکێ ناکڕیتن چونکۆ ئەو پارێ خۆ داخلی بانخاتکەن بخۆ وەردگرنج دەرڤە برێکامان ناسێ وێجال چل ترکی بیتن چل ئوردن بیتن چل دبی بیتن الجایەکی وەردگرن ئەو دۆلاریت ئینن دوی دۆلاری سیکێدا گەلەکت فروشن چونکۆ شوان مەنافستا پتر تێتن دۆلار حواڵات چێتکەن ئەش ترکی تێن ئانج دبی تێن ئەو دۆلار گەیتە بازاری وی دۆلاریت کەنە دینار جارەکە دی ئەوی دیناریت ئەدبەن داخلی بانقات کەنەڤە ويدي خلقك محتاجي يعني بازار آزاد نابيتن كوبيتن دولاري بكريتن بالعكس لهاتيا هكا عندك شركات وكي افي السيارة ويتشتي دولار جيبو بتشيتن يتئينن وي دولار يتكنا دينار اوي ديناري داخلي بانقيت باشا كاك حيران بيمان بڵێ لەماوەی 2 ساڵدا ئەگەر بە ڕێژەیەکیش بێ پێمان بڵێ لەماوەی 2 ساڵە ئەم مامەڵەیە چەند گۆڕانکاری بەسەرە هاتووە خواز لەسەر دۆلار چەند کەمی کردو چەند زیادی کردووە لەم ماوەی ئەم 2 ساڵەیە والله تأثيرك مازن كده قال جارات يا غاري بريني ك سر سالاني كوكي كاكياتغاري جيغوتي عندك ريكارد ني بان قيدانا نبر افريكارنا يعني الريك دا عالمه كي تاجري بچيك جي باري بداخلي بان قيب كتن يعني كميه كي بداخل بكت حتى 45 مليون اجي لبريني ك افتشتنبو او تاجري بچيك دولار بازاريت كري دولار بازاريت كري دولار برا رابوم لفيغا في كاس محتاجين دولاري بكري دولار اجبلي لنا بين اما صرافي دالفيري واربيلي وسليمانيه والخاري كرينو فروتنا بينما دات هذا حتى نكاد بجم تاجرة وصنات إنك دولاري بكرن بارا بتريد فروشن جالك فرقية كتيرنا بين صالة وصالة بوري دا چونكو صالة بوري دولار 150 زياتر بو لپشتی افریکارد نی هاتینا کرنید بانک مرکزی دا و ریک داین عالمه و عالمه که وقتی بو سفره بکتن پاره قل المطار ور بگریتو و که بانک دیت اهلی رپیدانه که دایی که پاره الفیری ور بگر یعنی هاو جنا کتن بهنه بازاری دولاری کرین و فرد نپی بکن گلک تیم تینه بازاری کم تینه بازاری دا بله دست خوش کاک حیران کاک رسول بابت یکی زور گرنگه اما هاولاتیان و بزانین که هۆکاری چی ئەمە ڕوودات کە ئێستا من بۆت باسەکەم ئەچیتە دوکانێکەوە کاڵایەکە کڕێڵە دۆلار بەرزە دۆلار بەرز بۆتەوە ینی لە کاتێکە هاوڵاتی ئەزانەیە کە ئەو کاڵایی کە هاورداکرێ بەڕێزیشتان جەختان لەوە کردوتەوە کە بازرگانەکە بە بەهای فەرمی دۆلار کڕێتی بە 132,000 کڕەوێتی ئەی بۆچی بەستێتەوە بە نرخی ئەو ڕۆژە لە بازاری ئازادە ئەمە لە ڕابردوودا چۆن دڵی لەبەرەوەی هەموو کاڵاکانی کە کڕاوە لە بازار ڕەشەوە حواڵاتی بۆ کراوە بە دۆلار بووە لێستادا چۆن دڵی بۆتە کەلتورێک لە ناو دوکاندارەکاندا ئەو دووبارەکردنەوەی ئەو مەسایلانە دەنا بۆ خۆی کاتێک کە لە ڕێگای منەسەوە حواڵە دەکرێت دۆلار بە 180 یاخود بە 130 ئەو هەر بە 132کە وەریگرتووە بازرگانەکە بەڵام وەکو عەرزم کردی لە ڕابردوو زۆرێکیش ئێستا ماوە لەو کۆمپانیانە ئێمە کە ناتوانیوە مستەفید ببن لەو منەسەی زۆرن ئەو کۆمپانیان بەڵێ زۆرە ڕێژەیەکی زۆرە ئێستا ئێمە دەتوانین بڵێن هەزاران کۆمپانیامان هەیە کە ناوی ئەزنەبیە کۆمپانیاکان دەبێت بوارێکدا ئەوانە کاڵا هەیە لە زۆربەی بوارەکاندا هەیەەوە لە زۆربەی بوارەکاندا هەیە بۆ یعنی هەندێک گیرروگرفت هەرماوە چارەسەر بکرێ بەڵام دەتوانین بڵێن بە ڕێژەی لە 160 بۆ ئەفتای کۆمپانیاکانی ناوخۆی هەرێمی کوردستان لە ئێستادا لە منەسە سوودمەندی خۆیان هەیە دەتوانن حواڵاتی خۆیان لە ڕێگای بانقەکانەوە ئەنجام بدەن کە بە 132 هەتا لە ئەو ساڵدا دەتوانین لە ساڵی پاریشدا
یعنی شتێک هاتە بۆ بازاڕەوە بڵێن تۆ موادێکت کە دەفرۆش بە دۆلاری دەفرۆش دەگوی کاکەجان بە دۆلاری 135 بە 135 دایاندایەوە بە دوکاندارەکان کە کاتێک پارە دەگەڕایەوە بۆ بازرگانەکە حسابی دۆلارەکە بە 135 بۆ ئەو دەکرا یعنی هەندێک لە دوکاندارەکان بخۆن ئەوە ئیستقراریەتی وەزعەکە دەکەن لە بۆ فایدەی خۆیانە دەنا هەندێکشی هەیە بزەبت شتەکانیان تەواوە لەبەرەوەی ئەوانە ناتوانیوە لە ڕێگای منەسەکانیەوە سوودمەند ببن لە ڕێگای بازاڕی ڕەشەوە کە ئەو دینارێش دەبێت جارێکی تر بیکاتەوە بە دۆلار بۆی بتوانە کاڵای پێ بکڕێتەوە لە بازاڕی ڕەشەوە دۆلارەکە بخڕێت ڕاستە توش ئاماژت بەمە کرد ئێستا هاوڵاتی دڵنیا بێت لەوەی کە ئەچێتە مارکێتێکەوە زەیتێکە کڕێ دوکاندارەکە پێی ناڵێکە من بە نرخی دۆلارێکی بەرز کڕیومە لە کاتێکا و بە دۆلارێکی فەرمی دەسی کەوتووە دڵنیاییەک بین بە هاوڵاتیان کە پێویست ناکە کاڵایەکی ڕۆژانیان لەسەر زیاد بکرێت لە کاتێکە هەر ئەو کاڵایە لەوانەیە مانگێک بێ کردرا بێت بێجگەلەوەی کە بە دۆلاری فەرمی دەسی کەوتووە بە نرخی فەرمی دەسی کەوتووە خۆی زۆربەی کاڵایەکانی ئێستا کە دێتە هەرێمی کوردستانەوە زۆربەی کە دەدرێتە دوکاندارەکان و کە تەوزیعاتی ناوبازار دەکرێت هەمووی بە 135 حساب دەکرێت لەسەر دوکاندارەکان کاتێک کە ئەوان دەڵێن دۆلار بەرز بۆتەوە ئەمە هیچ ڕەتێکی بۆ مەسایلەوە نییە ئەمە چون کاتی ئەمان دۆلارەکە بە 135 ئەگەڕنەوە بۆ بازرگانەکە بۆ کۆمپانیای کە لیان وەرگرتووە نەک بە دۆلارێکی بیکڕێت و بڵێ وەڵام منە بێ بچم دۆلار لە بازار ڕەش بکڕمەوە دۆلارەکە بم بە و نەخێر ئەو کە دەچ حساباتی خۆی دەکە بە 135ەکە حساباتی خۆی لەگەڵ دەکات و ئەوەنە دۆلارە دەکات بۆیە هاوڵاتیان دەبێت لەوە ئاگادار بکرێنەوە کە ئەمە هیچ لە ئێستادا هیچ شتێکی ئەوتۆیی نییە کە بڵێ دۆلار بەرز بۆتەوە کاڵاکەش بەرز بۆتەوە ئەما بێتە یاخوا بڵێن چێتە چوارچەوەی قۆرەخکاری وادارین ئەوە ڕوونەیەت و ئێستا ئەو وێنانەی کە ڕاستەوخۆ بوون لە سەر شاشی کورسان 24 ئێستای بینن ئەوە دابەزین بەرزبوونەوەی بەهای دینارە جارێکی دیکە بەرامبەر بە دۆلار ئێستا بووە بە 149 بۆ 800 دۆلارێک کە تۆزە پێش ئێستا بینیمان جیاوازتر بوو ئەم بەرزی و نزمی دۆلار ڕۆژانە چەندین جار دووبارە بێتەوە هۆکارەکەی کاگیادگار تۆ بۆچی گەڕێنیتەوە هۆکارەکەی بۆ خستنەڕووی دۆلارە لە نێو بازاڕەکاندا کە بۆ نەبازرگان پێویستی بە دۆلاری فەرمیە دۆلار ئەو دۆلارێکە هەیەی دەهێنێتە بازاڕەکان دیخاتە ڕوو ینی بۆ نمونە ئەو نووسنگەی کە ئێستا نرخەکەی گۆڕێ ئەمە دەستی با بڵێن دۆلارێکی زۆری دەستکەوتووە بەڵێ زۆر بەڵێ کاریگەری دەبێت زۆر جاری بازار بەم شێوەیە بێت بچێتە ژێر کاریگەری ئەم کڕینی دۆلار و فرۆشتنەوەی دینار و بە پێچەوانەوە خۆی ئەمە باسی بازاری نووسنگەکانی ئاڵوگۆڕی دراو دەکەین کاتێک باسی بازار دەکەین دەچێتە ئەو دۆخەوە بۆچی چونکە لەم کاتەدا خستنەڕوو لە دەستی بانکی ناوەندی نییە بەڵکو لە دەستی هاوڵاتی و بازرگانانە کاریگەری نابێت لەسەر ناجێگیری بێگومان ئەمە بەشێک بووە لە کاریگەری ناجێگیری لە بازاری دراودا کە لە ماوەی ڕابردوودا ڕوویداوە و ئێستاش هەر بەردەوامە چونکە ئێستاش بازارەکە ناجێگیرە ئەوەی کە هەیە دۆلار بە 130,000 لە کاتێکدا بە 130,000 ئەتوانێت نووسنگەیە دەتوانێت لە جێی خۆیەوە گۆڕانکاری لە بەهای دینارە بکات ئەمە دەتوانێت 150,000 لێ بدە ئێستا کەس پێی ناڵێ بۆچی 150,000 نووسیوە بەڵام کاریگەری لەسەر ئیشەکەی خۆی دروست دەکات ئەمە بە دۆدا چونمان کرد وەکو کوردستان 24 لە ئەنجومەنی دراوی شاری هەولێر وتمان هەندێک شوێن هەیە 150,000 دەنووسێت کەچی 135,000 وتی بازار ئازادە ئێمە ناتوانین پێی بڵێن نابێت 150,000 دینار بنووسی بەڵکو ئەو کاریگەری ئێمە دەڵێن هاوڵاتی با نچێتە ئەم شوێنە کە بە 150,000 دینار و هاوڵاتی کاتێک دەبینێت نووسنگەیەک دۆلار بە 135,000 لێ وەردەگرێت و بە 150,000 دینار لێ دەفرۆشێتەوە بە نچێتە ئەم شوێنە بۆ دۆلار لەم شوێنە دەکڕێت یاخود بۆ دۆلارەکە لەم شوێنە دەفرۆشێت کەواتە خواست و خستنەڕوو ڕۆڵێکی بەرچاوی هەیە لەنێو بازاری دراو و ئێستا ئەو بەهای دیناریش کە بەرز بۆتەوە هەموو هۆکارەکە دەگەڕێتەوە بۆ زیادبوونی خستنەڕووی دۆلار لەنێو بازارەکاندا و هاوکات بەشێکی دیکەی دەگەڕێتەوە بۆ پارەدانی ئەلکترۆنی و بانکی ناوەندی لە کۆتایی ئەم ساڵدا پرۆژەیەکی هەیە پرۆژەکە هەموو فەرمانگەکانی حکوومەت ناچار دەکات کە بۆ پارەدان کە هاوڵاتی دێ مامەڵەکەی ڕایی دەکات بۆ نەتۆ دەچە هاتچۆ بەڕبەرایەتێکی هاتچۆ
غرامەیە دەدە یاخود بڵێن نوێکردنەوەی ساڵیانەیە تۆ پێویست ناکە دەست بێتەوە گیرفان و پارە بە شێوازی کاش بدەیت بەڵکو لە کۆتایی ئەم ساڵدا سەرجەم بەڕێبەرایەتیەکان کە ئەمە پلانی بانکی ناوەندی عێراقا هەموو دەکرێتە ئەلکترۆنی کام دیسان ئەمە کاریگەری لەسەر بەهای دینار دروست دەکات چونکە ئێمە بە ئەوە بڕوانین کە یەکێک لە هۆکارەکانی ئەوەی کە بازرگان پەنا ناباتە بەر بەکارێنانی دینار چونکە 100 بۆ نەگەر سیرکەن یەک دەفتەر دۆلار بیکەیتە دینار ڕێکی زۆر دەکات ڕەنگە ئاسان نەبێ بۆ هەڵگرتنی کە بازرگانێک یا خود ئەو کەسانێک کە مامەڵەکارن ئەو پارەی کە لە نێو کارتە بانکەکەدایە هەمان بڕ و جێگای دیاری داگیر کردووە لە لای خۆتەوە بۆ بەکاربەر و بۆ هاوڵاتی کە دۆلار بێ یا خود دینار بێت بێگومان ئەمەش کاریگەری هەم دیسان لەسەر بەهای دینار دروست دەکات و بە سوودی دینار دەشکێتەوە. باشە بەڕێز حەیران دێمەوە لای جەنابتان ئەو گۆڕانکاریەی بینیمان ئێستا لە یەکێک لە نووسنگەکانی ئاڵوگۆڕی دراو لە هەولێر کە گۆڕانکاری بەسەر بەهای دینار بەرامبەر بە دۆلار داهات بەڕێستان وەکو ئەندامی سندیکان و لە نزیکەوە ئاگاتان لەم دۆخایە کە چۆن ئاڵوگۆڕ بەدراوەکرێت ئەم نرخانە چۆن دیاریەکرێ و ئێوەش چۆن چاودێریەکەن وەک ئەکوت بێن بازاڕیدا چاودێریامە سیکە طلب و عرضە ئەکوت بێژنیان بێژی طلب و عرضە هەیە سیکە ئەگەر دۆلار زیاترێ عرض بیتن طبعا دي نمرك دو جيفابن چه مشكلة نه چه تأثير جيل بازاري ناكتن بس اگر دينار تندي بجاي كم يكا دولاري هاتت بازاري ده وقتی كم يا دولاري هاتت بازاري ده او دينار تسيكي داني نكو تحمل بكتن مجبورة نمرك يان دو نمرك كيمتر دي فروشتن دا ديناري بدست خوبه خيتن بچي داخلي بانقي بكتن بو مناصي دا جارة كادي اوی دلار خول ترکی یان دبی ور بگیریده و مثلا فهمید سر تاجر مازند مینیتن تاجر اینی توی دلاری برده دستی که دا نه بحثه بری نویسینگه کان کمپانیا که من تاجر مازند کمیت دلاری برده دستی که دا و دیناری بدست خود تخیتن اوی دیناری داخلی بانقید کتن جاره کادی خول ریکه کادی آم وجد چل دبی بی چل ترکی بیتن چل جای کدی بیتن ورد گرید اوی دلاری تینی تفت بازاری دا برینی که تقریبا 45 روزا 40 روزا حتی او تداول تا کرده جاره کدی لیویگا و گلک آسانی کتیت هفتیه که دا او دلار زفری تفت بازاری دا وجد وقتی هفتیه که دا بهتن فاذا دینار سی که دا نامینیتن برینی که چون که دینار تضخم چید بود کتن سی که دا 40 روز حتی 45 روزا اف آلوگورت ها تکنه دلار دانا پاره خود کرد بانک دا حتی او دلار اتزفری وقت هاتا بازاری تفرد لیویگا و گلک صناعی کتیا عندك ريكارد باشه دادی نکنه یعنی خلال هفتیه که دا او دلار تیدد بازاری دا وقتی دادد بازاری دا دوی دلاری فروشن دینار خوار گرن جاره کادی چین کنه ود بانقا دا حتی جاره کادی وی دلاری بینود یه مستفید وگاوه باز تاجر می مزنه یعنی بازرگان مزن گلک مستفیدت بیشوری دا بله باشە بەڕێز حەیران ئێوە هیچ هەماهەنگیەکتان هەیە لەگەڵ بانکی ناوەندی بۆ ڕێخستنی ئەم نرخانەی کە دانرێ نخير نا خاصة هرسه 4 محافظة ميت شمالي حتى وقابه تقريبا بارنا داينا ما بانقا مركزي حتى نيكا يعني شركات ما قلت ما بكنا ايوب كان بي كان نزاد شلي كان بس حتى نيكا داخلي منصانا بوينا همي تاجر خاري شركات خاري نا وعندك بنك دفير جريداي نبوان و او باري ورد گرن ام بين بنكت اهلي افد جريداي بنقا مركزي و لصراف ما خداني كومباني كنت بين ضريبه خو جدة 7 مليون ساله لحتى نكت چتش ديار نبود ام داخلي مناصنا كينا كو باري ور بگرين ام جي استفاده بكين باشا دس خوش كاك حيران كاك رسول ئێستا مامەڵەی بازرگانی لە دەواازەکان و ئاسایی بۆ تۆ بەتای بە دوایە و جەنگە لە هەرێمی کوردستان لەگەڵ هەموو وڵاتانی دراوسەیە بەڵێ خۆی لە کاتی جەنگەکەشدا هیچ ڕێگایەکی بازرگانی ڕێڕێوێکی بازرگانی نەگیرا بوو بەڵکو هاوردە و هەناردەکردن هەر بەردەوامی خۆی هەبوو بەڵام هەندێک ئاستەنگ لە ڕێڕێوی بازرگانیەکان دروست بوو کە لە ڕێگادا تووشی گیر و گرفت هاتبوون هەندێک لە بازرگانانی ئێمە
باوکمی بردومانکردنەکەی ئێران لە ڕێگادا چەند بار هەڵگرێکی سیارە کە نەقلیان کردبوو بۆ هەرێمی کوردستاندا بەرکەوتە بوون. لەناوەکو ڕێڕەوی بازرگانی نەخێر هیچ گرفتێکی بۆ دروست نەبوو بەردەوامی خۆی هەبوو، بەڵام عادەتەن ئەو جەنگانە کە دروست دەبن بازرگانان تۆزێک هەڵوێستە لەسەر ئیشەکانیان دەکەن بۆی نەبنە هۆکاری زەرەرێکی قڕس لە کاڵاکانیان، احتیمالە ڕاگریەک دروست بکەن هەتاوەک تۆزەکەی وەردەبێتەوە. لە ئێستادا هەموو ڕێڕەوە بازرگان خۆپارێزیەک دەکەن لەو ئاستەیەدا. خۆی بەهای دۆلاریشەوەی بۆ تەواوکردنی برای بەڕێزم کاگایدەر ئەو ماوەیە کە جەنگ دەستی پێکردووە تەڵەب لە عێراقدا زیادی کرد لەسەر دۆلار، بۆیە ئاستی دۆلار ڕێژەیەک بەرز بووە لەبەرەوەی خەڵکەکە ترسێکی هەبوو لەوەی کە عێراقش بکەوێتە ناو معادلەی ئەو جەنگەوە. بەڵام لە ئێستادا کە جەنگەکە وەستێنراوە بازرگانان پێویستیان بە دیناری زیاتر هەیە بۆ عواڵە و بۆ کار و چالاکیەکانی خۆیان، بە ڕێژەیەکی زۆر دۆلار دێتە بازاڕەوە، بەڵام دراوی دینار زۆر کەمە. بۆیە لە ئێستادا دەتوانین بڵێن دینار توانراوە مەسەرەن ئاستێکی باش بەخۆیەوە ببینێت و بەو نرخەی کە ئێستا لە بازاردا بەدەست دێنرێت. باشە کەواتە کاک یادگار پێشبینیەکەن بەو دۆخی کە باسمان کرد زیاتر بەهای دینار بەرز بێتەوە؟ وەیکە ئێستا هەیە ئەو دۆخە لەبارە بۆ بەرزبوونەوەی زیاتری بەهای دینار، بەڵام بازرگان و ئەو کەسانی کە دەیانەوێت دۆخەکە بە دیاریکراوی بڵێن ئایا کاریگەریەکە لەسەر دۆلار تا چەند دەبێت، یانیش دینار تا چەند بەرز دەبێت و دۆلار تا چەند دابەزێ. دۆلار دەکرێت لە نێوان 147,000 دینار تاوەکو 148,000 دینار، لە ئاستێکی نزمیشدا بۆ 136 بۆ 135,000 دینار دەکرێت لەم ئاسەدا جوڵە بکات. واتە زۆر ئاسایی ئێمە دۆلار ببینین بۆ 45,000 دیناریش بەرز بێتەوە و ئاساییە بۆ 136,000 دینار. ئەگەر هاتە خوار 140,000 واتە هاتەوە ناو 138,000 و 136,000 ئەمە مەترسی نابێ بۆ بانکی ناوەندی؟ ئەمە ئەسڵەن ئەمە بەشداری دەکات لە جێبەجێکردنی سیاسەتی نەقتی کە بازاڕەکان پشتگیری لە سیاسەتەکانی بانکی ناوەندی دەکەن و لەگەڵ ئەمەشدا ئەمە ستایش نەبێ بۆ بازاری دراوی شاری هەولێر ڕۆڵێکی زۆر گرنگی بینیوە لە دابەزینی بەهای دۆلار بەرامبەر بە دینار. ئەگەر بازاری دۆلار لە شاری هەولێر نەبووە ئێستا دۆلار بە بڕوای من 145,000 دینار دەبێت، چونکە لە نووسینگەکانی ئاڵوگۆڕی دراوە ئەگەر ئێمە سیرمان کرد بێت هەمیشە دۆلار نزمترین نرخی داناوە بۆ هەولێر، بۆرسەی هەولێر نزمترین نرخی بۆ دۆلار داناوە بەراورد بە بۆرسەکانی دیکە. ئێمە دەبینین لە بەراورد بە بۆرسەکانی بەغدا تەنانەت لە شارەکانی دیکە یاریمی کوردستانیشەوە واتە هەولێر نزمترین نرخی داناوە هەمیشە بۆ دۆلار. ئەمە بەشدارێکی زۆر کارای کردووە لە جێبەجێکردنی سیاسەتی دراوی عێراق هەم لە بازاری دراودا بۆیکەوە ئەم کەلەنەی لە نێوان نرخی فەرمی دۆلار لە بازارەکاندا هەیە، وەروەها لەگەڵ بانکی مرکزی کەمتر بێتەوە. دەستخۆش یادگار سوپاس. کاک حەیران پێتان وایە کە بەهای دینار زیاتر بەرز بێتەوە، ئێوە پێشبینیتان چییە؟ gelek bers nabîtim bahaya dînarî çimku ber tacirê me heta hedekî bû danaya ez dibêjim eke ez xelet nebim 1470 şêsteka denê ew tiviya 1400 ged wextekî heta bin 1400 da yedî bû tacirî jî dest nadetin biçîte vî dînarî danîte bankê da biçîte ji derve bînîtin çi bû namînîtin yanî ji fayde wan hête xwarê bes ez bînim yanî dê nabeyna 140 da heta 140 jî tê 139 jî bibînîtin ne gelek nêzik xîlalê van çend rojeka da van heyveka da inşallah. بەڵێ بەڕێز حەیران سەرزێڕی ئەندامی سندیکای ئاڵوگۆڕی دراو لە دهۆکەوە لەگەڵمان بووی سوپاس بۆ تۆ و هەروەها کاک یادگار سدیق شرۆڤەکاری ئابووری و هاوکاری دیسکی ئابووریش لەگەڵمان بووی سوپاس بۆ تۆش بەڕێز ڕەسوڵ حاجی عومەر لەگەڵمان بووی بەڕێستان وەکو سەرۆکی هەناردە و ناردنکاران لەگەڵمان بووی لقی هەولێر سوپاس بۆ ئێوەش زۆر سوپاس.